ولی بینان مشارمه یادم تبرکدا و دیارکو ایرو 2011 روزا جانم مافی زاروکه نک روزا جهانی زاروکه دیاره البته ایکش روزا جهانی زاروکه تبرکش در روزا جانم یا مافی برو با روزا رکتنا مافين زاروكان بشن تبركدا أمدي بحث السروي جرامة بكن كو العطل سري كتين جوي مافين زاروكا كو زاروكا مافبا ويديارجكو نيفكا جواي كم تكارم بشن زاروكن وزاروجي باشا روجا أم السروي كان باغفن جوي زاروكن هل ما كردستاني يشهاتيه كدن تهدان هذا شو ما قدينجي في مافيدا كو مافي زاروكي شو هي عم ببدأ بو بتشاندش ما يفاندر علي إبراهيم سرپرشتیاری سکتری فرستنا زاروكان مدال باريس كريه زور بخير بين تنباش كان علي أجر كم جار سلسل بيستيان زبكن جارنا ما في مدالان اگر زیاتر رونکنوی ولی سر الامروجه مثلا ام رکتنه یان ام جانمه چون بله خوی اگر رکام بیم نکام لچند دقیقه باسی او پرس نمیجویه بکم که لرکتنا می مفکانی منالان ابوا حتی دوی حرب عالمیه کم دو حکم و کارسات و او شر و جنگی دروز و منالانی شو فتویشه که بلین لوازن برکوتی کم بون و نقربانی کمی او جنگی کروی ابوا اتام بلین با هزاران منالان لبرسا لسرما لبرجیا رغبونو اماش مثلا سرنجی او کسانی راجش بتایبتی دو کس بون که بابن خالصی بریتانیا میوچ ناوی اگرانتان میوچ ناوی دورسی بو او اینتر بانگشوان گویی ابی پیوست منال ما فی هبی ما فيش قانونی هبی لرگی یاساین دولتی و موافقانی بچس بینری که ام دو کس لرخای غصه ایشکن ایشانه که او کاتش وصلنا اصوات الامم و نتوی گتوکان او بو بلین پنج مادیان لموافقانی منالان قلاله کردو لرگای رخای غصه ولا سال 1924 لجنیف و مابلین ام پێنج بەندە ئیعلان کرا بەڵام کە دوایەوە کە ئیعلان کرا بەس تەنها جەڕامە بوو ڕاگەاندن بوو هیچ قووەتێکی قانونی نەبوو بەڵام وەسیقەیەکی نێودەوڵەتی بوو ئەو وڵاتانی کە ئەندام لە عوسبەت الئومەما احتراما بۆ ئەندامێتی بوونیان با بڵێن لە ڕووی معنەوی و ئەدەبیەوە پابەندە بوون پێوە بەڵام قووەتی قانونی نەبوو یعنی ئەو وڵاتانی کە ئەندام لە عوسبەت الئومەما مزەن نەبوون کە مافەکانی مناڵان جێبەجێکن ئەمە ئیشی بۆ کرا جارێکی کە لە ساڵی 1934 با بڵێن بڕیاری لەسەرایەوە بەڵام میتە دوایەوەی کە تەوەتوراتی حرب و عالمی دوم و ئەمان و بیداری دەست پێ کرد و شەڵ دەست پێ کرد هیچ گۆڕانکاریشتیانەوە هەتا ساڵی 1946 کە با بڵێن ڕێکخراوی غۆز نەما یەکێتی ڕێکخراوی نێودەوڵەتی بوو چاودێری مافەکانی مناڵان دروست بوو زەختی لە با بڵێن لیژنەی کۆمەڵایەتی و ئابووری ناو نەتەوە یەکگرتوەکان کرد کە ئیشکا لەسەرەوەی ئەو بەندانە بکە بە اتفاقیەکی نێودەوڵەتی کە با بڵێن قووەتێکی قانونی هەبێ بەڵام ئەو بوو با بڵێن ئیشی لەسەرەوە کرد کە بکرێ و تعدیلاتی تیا کرد کردی بەدەمادا حتا مەسەن ئیشێکی زۆر کارێکی زۆر چونچە ئەو کاتەی نەتەوە یەکگرتوەکان مەشغوڵیەوە بوو کە چۆن ئامادەکاری بکات بۆ ڕاگەاندنی مافەکانی مرۆڤ لە ساڵی 1940 چی باوەڕیان وا بوو کە ئەم مافانە شاملە و کاملە و هەموو مرۆڤێک ئەو بۆیە لە 59 جارێک کە بڵێن ئیعلان کرایە بەڵام لە 59 بوو بە دەبنەما ئەم دەبنەمایە جارێککە هەم نەچوو مەجالی جێبەجێکردنەوەیە ئەتوان بڵێن بە درێژایی 30 ساڵی کە ئیشاندیا کرد کە بە ئەتوان بڵێم زیاتر لە 50 ڕێکخرا و با بڵێن لە ئاسی نێودەوڵەتی ئیشیان لەسەر ئەو دەبند جارێکی کە دەڵاڵیان کردوانێ و هەمواریان کردەوە هەتا با بڵێن ئەم ساتە وەختەی کە با بڵێن لە 54 بەند پێک هاتۆ مافەکانی مناڵ یەک بۆ چلوێکی تایبەتە مناڵ لە 42 بۆ 54 علاقی بە ئیداری و چۆنێتی جێبەجێکردنەوەی ئەو لە ساڵی 1970 لە نەتەوە گرتوەکانەوە سەن ڕاگەاندرا لە مانگی 2090 تا چووە مەجای جێبەجێکردنەوە و 20 وڵات با بڵێن مۆری ڕێکەوتنامەکەی کریایی پەسەندی کرد چووە بواری جێبەجێکردنەوە باش گرنگترین لەو بەندانە کە تا ئێستاش لە ئێمە جێبجێ نەکراوە کامانن بەڵێ ئەگەر ڕاستی تەوێ بڵێن ئەگەر وەکو با بڵێن ڕەوشی مناڵ و بارودۆخی مناڵ مەسەن بەراوردکەی بڵێن بە مافەکانی مناڵان وەک ئیتفاقەیەکە حکوومەتی عێراقیژێ کە لە وڵاتانی کە لە مانگی 4 ساڵی 1994 تەصدیقی ئەم ڕێکەوتنامەی کردو هەر وڵاتێکش بەپێی یاسا چونچی مافەکانی مناڵ وەسیقەیەکی نێودەوڵەتیە قووەتێکی قانونی هەیە جاڕامەیە بەهیچ شێوە
ینی زۆرترین وڵات ینی ئەتوانین دای بنێ ئەڵێن مافەکانی مناڵان دەگمەنترین ئیتفاقیە کە لە مێژووی کۆمەلگای بەشەریە ڕوویاوە زۆرترین وڵات یامزاکەدا ئێستا لە هەموو وڵاتێکدا عالەمە با بڵێن لە یانی با بڵێن 193 وڵات تەصدیقی کردو ئینزیمامی کردو ینی پابەنی بەجێبن تەنها 3 وڵات هەیە با بڵێن تەنها ئیمزانی کرد وەکو ئەمریکا و سۆمالی و سۆدان ینی باوەڕیان پێێتی بەڵام لەبەرەوەی نەچوونەتە ناوڕێکردنەوە پەسەندیان نەکردووە مۆریان نەکردووە با بڵێن ئینزەمامیان نەکردو جێوەجیانێک حکوومەتی عێراقیش تەصدیقی ڕێکەوتنامەی کردووە وەکو حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە بەشێکە لە حکوومەتی مرکزی پابەندە بە جێبەجێکردنی ئەوان بەڵام ئەگەر مافەکانی مناڵان وەکەوەی حسابکەین ئایا جێبەجێ بووە یاخود جێبەجێ نەبووە ئەوان بەڕاستی ئەتوانین بڵێن ینی بە هیچ شێوەیەک ئەنی ئەو قانونانی کە ئێستا هەیە و تایبەتە بە مناڵ لە هەرێمی کوردستانە و لە عێراقیشە لە بواری مناڵی ئشکرا بێ لە مەجای خوێندنا بێ لە مەجای چاودێری کۆمەڵایەتی ئەم قانونانە تعدیلاتی بۆ نەکراوە وەکو خۆی ماو نەتەوانێ ینی ڕەوشی مناڵ بەگەر بەراوردکەین بە مافەکانی مناڵان ئەتوانین بڵێن گۆڕانکاری نەکراوە بەسەبەت بۆی جێبەجێکردنی مافەکانی مناڵان باش لەسەر ڕەوشی خوێندن ئێستا لە هەرێمی کوردستان منداڵەکان نازانم مافی خوێندنیان چۆنە ڕەوشی خوێندنیان باشە وەکو پێویستە وەکو ئەوە کە لە جارنامەکە هاتووە اتفاقیەکە لەسەر کراوە وڵاتانی تر لێرەش مافی خوێندنیان هەیە هەمویان خۆی بڵێن یەکێک لە مافەکان لەو شتێکمەتە مافی خوێندنیان پێویستە هەموو مناڵ بێ بەرامبەر مافی خوێندنیش ئیگزامی بێ ینی ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی باش لە هەرێمی کوردستانە خوێندن بێ بەرامبەرە و مناڵان خوێندن یانی دەسەبەری خوێندنیان بۆ کراوە بەڵام بیتەوە بۆ مەجای پەروەردە نە لە مەجای چۆنێتی پاراستنی مناڵ و پەروەردەکردنی مناڵ و با بڵێن پاراستنی مناڵ لە مەسەرەن لە تومتیژی و لە مامەڵەی خراپ ئەتوانین بڵێن نە وەکو خوێندنەکەش وەکو مافی خوێندنەکە ئیلزامی نییە ینی بە قانون ئیجبار نەکراوە مەسەلەن بۆ نمونە باوشێک سێ مناڵی هەیە ئەم مناڵانەیە توانین لە مەکتەب دەربێنێ ویش خاتە بەر ئیشکردن و ئیشیشان بێ بکە و کەسیش نییە بە شێوەیەکی قانونی ئیجراعات لەگەڵەوە باوکاکە بڵێت تۆ بۆ نییە مناڵەکە و دەربێنی لە خوێندن و ئیشی پێکەی پێویستە مناڵەکە و بخوێنێ ینی ئەمە نیە ئیلزامی نیە بەویشتەوە باوکان بە ئارزوی خوانە مناڵەکە لەژەر ڕەحمەت و ویستی خوانە ئەگەر بیانێ مناڵەکە خەنە مەکتەبنیانێ ئەوانەی لەسەر جادە ینی بەشێکی جێبەجێ بوو وەکو مافەکە مافی خوێندنەکە هەیە موجودە بەڵام ئەبێ ئەو مافانە لە ڕێگەی یاساوە ینی ماف لە ڕێگەی یاساوە جێبەجێ لە ڕووی سیستەمەوە نازانم لە ڕووی یاساوە ئەتوان بڵێ مثلەن شتەکە هەیە بەڵام جێبجێکردنەکەی بەڵێ جێبەجێکردنەکە هەیە بەڵام ئەوەیە کە ئیتر کەوتۆتە سەر هوشیاری و وی دایک و باوکەکە بەڵام ئەوەیە وەکو قانونەکە نییە ینی ئیلزامی دایک و باوکە بە پێی قانون پێویستە بە خێوکارەکان ئەگەر قانونی بێ ئەگەر دایک و باوک بێ ئەگەر کەس و کار بێ ینی ئەتوانین بیخەنە قوتابخانە ئەتوان نەیخەنە قوتابخانە دێنە سەر ئەوە ڕەماش لەسەر ئەوە قسە بکەن ئەو مناڵانە کە ئیشەکەن لەسەر جاڵە ئەوان چی کرا بۆ ئەوان ئێوە منداڵ پارێستا ئێستا هیچ پرۆژە و بەڕەمایەکتان هەبوو بە مناڵی سەرجادە کە ئیتر لە سەرجادە ئیشەکە بێنەوە ناو مەکتەبەکان بێنەوە بەرخوێندن خۆی لە ڕاستیایمە بڵێن وەکو مناڵپارێز ئێمە دوو ڕوپیەوەمان کرد ڕوپیەوە چەند ساڵی لە 2010 بوو ڕوپیەوەیان لە 2002 بوو ئێمە لە 2010 تا ڕوپیەکمان کرد بە هەمانجی لەگەڵ وزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هەدەفی بزین حەزمی مناڵانی ئیشکەر و خصوصیەت و تایبەتمەندەکانی چی لاچێنە ئەتوان بڵێم لە هەر سێ شارەکە ئێمە لە سەنتەری شارەکان ئامۆزحەکەمان کرد 14000 یانیسی 14000 مناڵ لە هەر سێ شارەکە ئیشانە کرد ئەتوانین بڵێن لە 150 ئەو مناڵانەی کە ئیشانە کرد تەمەنیان لە 4 ساڵە بوو تەمەنیان لە دەرەوەی قانون بوو باشە ینی مناڵ بە پێی یاساکاری عێراقی بووی هەیە بڵێن لە 5 ساڵی و ئیش کات بەڵام لە 150 ئەو مناڵانەی کە ئیشانەکە تەمەنیان لە 4 ساڵە بوو ئێمە لەسەر ئەساسی ئەو دەرەنجامی ئەو ڕوپێویە مەسەن پرۆگرامێکماندانە بۆ ئەوی بتوانین سنوورێکدانن بۆ ئیشکردنی مناڵ چێ و ئیشانی کە لە 4 ساڵە مناڵێکە بە پێی قانون نابی و کاریگەری خراپ لەسەر با بڵێن گەشەی جەستەی و فکری و ئەخلاقی بەجێ ئەهێڵێ چی مەسەنە و ئیشانەی کە با بڵێن لە 15 بۆ
با بڵێن لە 15 بەرەوژوور کە یاساکە ڕێگەی پیاوە ئیش بکە و پێویستە بەڵام سەلامەتی بپارێزێ و پێویستە بپارێز لەو ئیشانە کە مەترسیدارن و قورسن و کاریگەری بەجێهێڵێ لەسەر ئەخلاقیان لەسەر فکریان لەسەر گەشتەی جەستێن. ئێمە پرۆژەکە لە بەرنامەکە لە 5 پرۆژە پێک هاتبوو بۆ ماوەی 3 ساڵ جێبەجێمان کرد. بەڵێ جێبەجێمان کرد ئێمە بە هەمانجی لەگەڵ دامودەستەکانی حکوومەتە. دوای ئەو 3 ساڵە ئیترێمە وەکو ڕێکخراوی بەڕاستی ئیش لەسەراوەکەین تعزیزی بەرپرسیارەتی مەسئولینی حکوومەت و دامودەستگا بەرپرسیارەکان بکەین بۆ ئەوەی کە ئیشکەن لەسەر پاراستنی مناڵ لە ئیستیغلال و لە ئیشی قورس ئیتر ئیشی ئێمە ئەوە نیە مەسەن بەدیلی حکوومەت بووین. ئێمە کە ئەو 3 ساڵە بەنامە ئێمەدان تا هەبووی سەرەتایەک بنەمایەک دانین بۆی ئیتر حکوومەت و مارسی ئەو پرۆژەی ئێمەکە ئەو بەنامە ئێمە کە بیکاتە ئیزافەتەن ئەگەر هەر بەنامەیەشی کە باشتر هەبوو بیکە ئەو بوو دوای ئەو مەسحێکمان کرد بزانین کاریگەری ئەو بەرنامەی کە ئێمە جێبەجێمان کردو بۆ دانانی سنوورە بۆ ئیشکردنال تا چه ئاستێکە دایم بڵێم لە سا 32 با بڵێن ئیشکردنی مناڵمان هێنایە خوارەوە ینی بە ڕێژەی لە سا 32 کەمی کرد. ئیتر ئێمە ئەو پرۆژەیە کە تەواو بوو دواتر یامانەوە بە حکوومەت با بڵێن وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بڵێن وەزارەتی پەیوەندیدارە بۆی ئەو پرۆژە بەردەوامی پێ لە هەر 3 شارەکە لە سا 32 بە شێوەیەکی گشتی هاتە خوارەوە بڵێ لە هەولێر سلێمانی 2 هۆک بڵێ. ئیتر ئەم پرۆژەیە بەڕاستی کە یامانەوە بە حکوومەت ئیتر پرۆژەکە جێبەجێ نەکرانیان حکوومەت بۆ جێبجێ نەکرد. وەڵی خۆی لە ڕاستیایەک حقیقەتەیە با بڵێن وەکو مناڵ وەکو ئیشکردنی ناڵ دوو لانی هەیە ئیشی ڕێکخراو هەیە ئیشی ناڕێکخراو هەیە. ئیشی ڕێکخراو ئەو کارانن کە مناڵێکە و خاوەنکاری هەیە ئەمە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بەڕێوەبەرایەتیشی پێڵێن بەڕێوەبەرایەتی گشتی دەستەبەری کۆمەڵایەتی ئەم بەڕێوەبەرایەتیە لە هەسێ شارەکە 3 بەڕێوەبەرایەتی تری هەیە بەرپرسن لە ڕاستەکردن و دەستنیشانکردنی ئەو مناڵانەی کە ئیشی قورسیان پێکرێ لە شوێنکارەکانایەتی لە کۆمپانیایە بێ لە کارگەیە بێ لە هەر شوێنیشکە بێ ئەم ئیشانە ئەکرێ بەس لەگەڵ زەمانە ئەکرێ ینی بە شێوەیەکی ئەوە نییە مەسەن ڕاستی حاڵەتێکن سەمەد مناچێتە خەسخانەیە مناڵ نابێت لە خەسخانە ئیشکە لە بەرێشونیی صحی نییە تەمەنیشی مەسەن ئەگەر قانونیش بێ لەسەر 15 شۆ بیان 16 هەڤەش بێ مەسەن ئەمان زیاتری ئەتیمانەکەن سەنەوە ئینزاری بڵێن کۆمپانیەکەکان نابێ ئیش بە مناڵەکەی جاریچکردن ئیشی پێ نەکەیتەوە مەسەنەن وەکو یاساکەی خۆی هەتا سزای بۆ ئەوانە داناوە کە ئیش بە مناڵەکەن ئیشی قورس بە مناڵەکەن هەتا تەسنیف و پێناسێ و ئیشە قورسانەی کردووە لە یاساکە بکرێت بەڵام ئەمە بە شێوەیەکی باش جێبەجێ ناکرێت. ئەنجا ئەو مناڵانەشی کە دەستگێڕن لە بازاڕا هەموو خەڵک ئەیان بینێ مەسەن ئیشی دەستگێڕیەکەن یا مەسەن شاگردیەکەن تەمەنیان خوار 5 ساڵە ئەمە جهەتێکی کەلی بەرپرسە و ڕاستیەکە با بڵێن پۆلیسی نێوجوانانیش لە ئێستاە بەڕاستی لە ئاستێکی زۆر لاوازە بنکەیەکی بچووکە ینی ئیمکانیەتی نییە پۆلیسی نییە خەڵکی اختصاصی ئیشی داناکە ینی بەسیطنیشی سیاری لە بەردەسانیە ینی لەبەرەوە ناتوانێت ڕستی و حانتەکەون لە حقیقەتی شتا بە پێی ئەو یاساکۆنا ینی پۆلیس ئیشی ئەوەی نییە بتوانێت بچێ مقابلێ ئەو مناڵانەکە و مشکیلەکانیان حتا چونچی ئەو مناڵانێک کە ئیشەکەن بەشێکی زۆریان بەهۆی هەژاریەوەیە ئەگەر بۆ بە زەختی قانون ڕێگە لەو مناڵانە بگری ئەو لە بریەوەی مافیان پارێزی لەوانەیە هەر ژیانیشان مهدەد بێ تۆ پێش ئەوەی تۆ مەسەن یاسا بەکاربیێنی پێویستە دەستەبەری بژێوی مناڵ بکەی کە بەهۆی هەژاری و خێزانەی بەڵێ لە ڕێیاسایی کورە بەڵام هیچ شتێک بۆ مناڵ نەکراوانە ئێستا هیچ دەسەرەوە ناکرێ مەسەن دەستەبەری بژێوی مناڵان کرێن ناو خێزانەکانان ینی مناڵ ئێستا ئەگەر بیکەینەوە بە پێوەەر مافەکانی مناڵ تابعی گەورەیە لە کێ بەرپرسە لەم حاڵی مناڵان کێ ئەم مشکلەیان ئەم کێشەی مناڵان چارەسەر خۆی مەسەن کۆمەڵی بەرپرسیارەتی هەیە بە پێی مافەکانی مناڵان یەکەم بەرپرسیارەتی خێزانە دووهەم کۆمەلگایە سێم حکوومەتە چوارە ڕێکخراو بەڵام بە پلەی یەکەم بۆ جێبەجێکردنی مافەکانی مناڵن وەکو ئیتیفاقیە بگرێ بە یاسا مەسەنەن حکوومەتە بەگشتی وەکو پەرلەمان دەستگای تەشریعی وەکو ماڵێن وەزارەتەکان وەکو جهەتێکی جێبەجێکرا پرۆژەکەی ئێوە پێشکەش پەرلەمانتان کردبوو ینی بێ بەتیفاقیەک بە یاسا بەڵێ خۆی پرۆژە یاسانە بوو بۆی پێشکەش کرێ خۆی لە ڕاستیە ئێستا یاساکە هەیە بۆی جێبەجێ بکرێ بۆی سنوورێک بۆ ئیشکردنی مناڵدامرێ بەڵام ئەم یاسانە ینی ئەو ئیحتیمامە
ئەو جێبەجێکردنە نییە بۆ ئەوەی کە تۆ ئێستا با بڵێن وەکو پۆلیسی ناوجوانان بە هەماهەنگی با بڵێن لەگەڵ وەزارەتی کارە تیمێک دروستکە لە توێژەری کۆمەڵایەتی و لە پۆلیس بێن ڕستی و حاڵەتانەکەن و هەڵسەنگانی بۆ بکەن و ئەگەر مناڵەکە بۆی هەژارێ و دامی مناڵەکە بکرێ و ئەگەر مەسەن باوکە مناڵەکەی ئیستیغلال کرد و تەنها بۆ پارەپایکردن و ئیجاعاتی قانونی لەگەڵ باوکەکە بکرێ لێ پێشینەوەی لەگەڵ ئاپریانی ئەم شتانە ناکرێت. باش کەواتە حکوومەت مناڵ ئیهمال کردووە ئەتوان بڵێن ئیتر گرنگی پێ نایێت و مناڵ شتێک نییە ینی جێگەی احتیمام بێت لای حکوومەت. وەڵی خۆی لە ڕاستیە دائیمان ئێستا من باسیە و تەتەورێم کرد کە لە لە ئەوروپا لە دوای با بڵێن حربی عالەمە گەیشتنەوە قەناعەتەی مناڵ وەکو ناوچی خانە وایە ینی ژیانی خانە ئاپارێزێت کە ئەو ناوکە ینی مهدد بوو ینی تەواوی ژیانی خانەکە کۆتاییە ینی مستەمەعیش ئەتوان بڵێن مناڵ ینی ناوکەکەیەتی ینی ئاگەیشتنەوە قەناعەتە ئەگەر بیانێ مستەمەعێکی پێشکەوت و کە باوەڕی مەوافەکانی مرۆڤ هەبێ باوەڕی بە دموکراتیەت هەبێ تاچێکی بەسوود و تاچێکی پێشکەوت و خواز و تاچێکی بەرهەمهێن دروستکات پێویستە پێش هەموو شتێ مافی مناڵ جێبەجێکەن بۆیە هەتا ئەم لەحزەیەش ینی پێش ئەوەی کە ئەوانشی ئەلان کرا لە 59ەوە مجزەمیش نەبوون بەڵام جێبەجیانکەن بەڵام هەتا ئەم لەحزەیەش ئەتوان بڵێن وەکو مافەکانی مناڵ نە ینی لە نێتاقی عێراقیشە لە کوردستانیشە مافەکانی مناڵان نەکراوە بە پێوەەر بۆ ئەوەی مناڵ ئەو لەوێتی هەبێ لە سیاست و بەنامەکانی حکومەتدا ئەسڵان مناڵ تابعی بەشەکانێکەیە مناڵ بە هیچ شێوەیە گرنگی پێنایرێ ینی بەڕاستی مناڵ خۆی دائیمەن گەورەترین سەروەتی ناو کۆمەڵگایە هیچ توێژێک نییە کە داهاتوی ناو کۆمەڵگا بێ نەژن نەگەنج هیچ ئێژی تری ناو کۆمەڵ ئەوەی کە مستەمەع نوێ ئەکاتەوە ئەوەی کە مستەمەع ئەباتە پێشەوانەیە ئەوەی کە مانەوەی مستەمە ئەپارێزێ بەڕاستی توێژی مناڵە بەس توێژی مناڵ گرنگی پێنارێنە لە تاقی پەرلەمانە من قەت ڕۆژێک لە ڕۆژان جۆم لێ نەبووە ئەندام پەرلەمانێک یاخود مەسئولێکی حکومەتی بڵێم مناڵ توێژێکی گرنگ و سەرەکی ئەم وڵاتەن مهمترین و بە بەهاترین سەروەتی ئەم وڵاتەن دائیمەن من جۆم لێ بووە مەسەلەن نەوت غاز ژن گەنج ئەمانە با بڵێن بابەتی ئەو مەسئولینی حکومی و با بڵێن خەڵکی پەرلەمانکار بووە من قەت جۆم لێ نەبووە بڵێن مناڵ گرنگە بە شەرتێک هەر حکومەتێک ئیش لەسەر مڵان نەکە ممکن نییە بتوانێ وڵاتەکەی بەرێتە پێش. لەسەر ئیستیغلالی مناڵ قسە بکەن لە هەرێمی کوردستان کێن ئەوانە ئیستیغلالی مناڵەکەن تەنیا دایک و باوکن یان لە درەوەش ئیستیغلال ئەکرێ کاری پێ ئەکرێ کێ بەرپرسە لەوەی کە مناڵ ئیستیغلال نەکرێ یان هیچ قانونێک هەیە کە مناڵ ئیستیغلال کرا یان بەکاریان هێنا بۆ کارێکی لە خۆی گەورەتر ڕێگری لێ بگرێ بڵێن نابێت ئەمە مناڵە مەسەلەن بۆ نمونە ئەگەر باس لە حملەی هەڵبژاردن کە یەکێکە لەوانێت زۆر جار مناڵ بەکارئێنێ یان زۆر بۆ زۆر کاری تر مناڵ بەکارئێنێ لە هەرێمی کوردستان هیچ قانونێک هەیە ڕێگری لەمە بکە؟ بەڵێ ئەگەر بابینە سەر ئیستیغلایانی بەکارهێنانی مناڵ بۆ مەسلحەتێکی شخصی بۆ سوودێکی شخصی باشە ئەتوانین بڵێن لە مەجالی ئیشکردنا کە خێزانەکان باشە مناڵ ئیش پێکەن لە تەمەنێکی مناڵی و ئەمە چێ دەبواری ئیستیغلالکردنی مناڵەوە باشە ئەو خێزانانەی کە مناڵەکانیان ئەنێنێن دەرەوە سوڵیان پێکەن ئەمە ئەچێتە بواری با بڵێن بازرگانیکردن و ئیستیغلالکردن بە مناڵەوە مەسەلەن ئەتوانین بڵێن لەوانەیە هەنێک جار کڕین و فرۆشتنیش بە مناڵەکانیان کرێت کە بەتایبەتیوانی کە سوڵیان پێگرێ مەسەلەن لە زۆر جارە بالفعل لە زۆر جار کە تەوتوراتی سیاسی ئەمانە دروستە بێت زۆر جار مەسەلەن فئەی مناڵ ئیستیغلالەکرێ بالفعل ئیستیغلالەکرێ باشە بەڵام لە ڕاستیە وەکو پێشتر بوتم ینی ئەو لەوێت نییە بۆ ئیشکردنی مناڵ ینی گرنگی بە مناڵ نایرێ و بە پاراستنی مناڵ نایرێ بیتە سەرواقع نقطە یەکەم هەر بەتەشی تۆ ئەبێن خۆی من دایمەن ئەڵێم نەک با بڵێنەوە حکومەتەکان هەتا ئەوانەی حکومەتانی شەرقیش و بەتایبەتی حکومەتەکانی خۆشمان یەک لە دوایەکەوە ینی ئیهتیمامی بۆ قەزایی مناڵ نەبووە جوێی بە مناڵ نییە ئیشی لەسەرەوە نەکردووە مەسەلەن کە هەر وڵاتێک وتمان تەصدیقی کرد لەبەرەوەی وەسیقەیەکی قانونیە کە UN دەری کردووە پێویستە ملزەمی بکەوە هەر وڵاتی کە تەصدیقی ئەبێ بە تەواوی ئەو یاسا و تەشریعاتە ناوخۆیانەی خۆیابی بچێتەوە بیگونجێنێتەوە لەگەڵ ڕێکوتای مافەکانیەوە ینی وای لێ بکە بگونجێ لەگەڵ مافەکانیەوە بەڵام یەک بڕگەی وا لێ نەکردووە مەگەر پێشتر کە خۆی ئەو یاسانە دانەدابێ ببێتە هۆی جێبەجێکردن. کاک عەلی زۆر بە کورتی لەم ڕۆژەدا پەیامتان چییە بۆ مناڵان یان پرۆژەتان کارتان چییە بێت بۆ مناڵان؟ بەڵێ وەڵی من بەڵێ ینی من تەنها ئەتوانم بڵێم وەکو
وەکو خێزان کە گرنگترینی با بڵێن نەواتی ناو مستەمەعە ینی یەکەمین بەرپرسیارە لەوەی کە ئەتوان بڵێم خێزان ئەگەر بەراوتێکەوە بەشەکانی تر هوشیارێکی باشی هەیە وەکو کۆمەڵگا وەکو حکوومەت وەکو ڕێکخراوەکان و بە تایبەتی ڕێکخراوەکان و کۆمەلگا پێویستە مەسەرەن ئیشی جدی بکەن و کاری جدی بکەن بۆی بتوان فشار لەسەر حکوومەت دروستکەن بۆی ئیشکا لەسەر سەر لە نوێ پیاچینەوە ئەو یاسا و تەشی ئادانەی و سیستەمانی کە لە وڵاتە هەیە بۆ جێکردنی مافەکانی مناڵان و گرنگجی بە پاراستنی مناڵ بێرێ. زۆر زۆر سپاس بۆ عەلی ئیبراهیم سەرپەرشتیاری سێکتەری پاراستنە زاروکان و لە منداڵ پارێز دیگە مەدەمی سپاس بۆ.